مرحبا بله وکو یادیار جبر کو ام اوفیسین انارتی هاتنه گرتن ام برای انترنت هول دادین کو نوچگانین مل هولیر و دهو که ور بگریم بله ربار افدمت باش ربار اگر زانیارین زده تر لسر و کمپینه بده اما والله خلاص أنا بتن جارك كمبينة لسادا كوتاي في هكا قولا درك الدنيا تو بأنما دبيني وجارة أو كمبينة للآن رسالة شكو مالي مدني لقلب بشك لا كساعتي كان يأخذ أو كساني لنا وحكومتنا أنظام درابو بويك سرتا سرداني دزقاكاني راقاندني قش راقاندنا كان ينكردبو لا شاركاني هوليرو لا سليماني ولا دوهوفو لا بشكي تري ناوچەکانی هەرێمی کوردستان دیارە لە کەمپینەکەدا وەک ئەوەی کە خۆیان ئاماژەیان پێکردووە لە پێناو دەستپێشخەری بۆ ئاشتەوایی و هێوەرکردنەوەی بارودۆخی نێوان لایەنەکان ئەو کەمپینیان ئەنجامداوە وەک ئەوەی کە دیارە لە ماوەی ڕابردوو ئەومان بینی کە بەشێک لە ڕاگەیاندنەکان هەڵمەتێک ڕاگەیاندنیان دژی یەکتر ئەنجام دەدا و ئەو ڕاگەیاندنە سەر بە حزبی دیاریکراو بوون کە ئەو بارودۆخیان خۆخاندە بوو یاخود ئەو بارودۆخیان هێنا بووە پێش کە هاوڵاتیان نیگەران بوون لە کۆبوونەوەکان لە ئەنجامدانی یاخود گەیشتن بە چارەسەرێکی کۆتایی یاخود بنەڕەتی بۆ پرسەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی پرسی سەرۆکایەتی کە ئەوە شوای کردبوو کە کۆبوونەوەکان هیچ ئەنجامێکیان نەبێتن دیارە ئەوانە ئەو کەمپینە بۆ ئەوە بوو کە سەرەتا سەردانی ئەو دەستگایانە بکەن و دواتر ئەو بەیانە یاخود ئەو خاڵانەی کە لەم ڕۆدا خراوە ڕوو بدرێتە لایەنەکان کە خۆی دەبینێتەوە لە چەند خاڵێک ئەمە دەمەوێت تەنها ئاماژە بە چەند خاڵێک بکەم کە یەکەم دیارە باس لەوە کراوە تۆقکردنی گیانی وڵاتپارێزی و یاسا سەروەری و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات و پێکەوەشیان و پاراستنی ئازادیەکان و مافەکانی مرۆڤ لە ڕێگەی بەرنامەکان و هەروەها گرنگیدار بە شەفافیت و پاراستنی بنەماکانی ڕاگەیاندن و ستاندارد و پرۆفیشنال و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و بە هەدەردانی سامان و ماڵی گشتی دیارە ئەو دوو خاڵی کە باسم کرد لە ماوەی ڕابردوودا زۆرێک لە ڕاگەیاندنەکان باسییان لە بەسەرەی بە هەدەردانی سامانی گشتی داوە لەلایەن بەشێک لە ئەو کەسانی کە لە حکوومەتدان یاخود ئەو کەسانی کە دەسەڵاتدارن و هەروەها مەسەلەی گیان پارێزی و یاخود دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات و پێکەوەژیان و پاراستنی ئازادیەکان وەکەوەی کە لە ماوەی ڕابردوو بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن کە ئێناسیش بەدەر نەبوو لەوانە کە نوچینگەکانیان لە هەولێر و دهۆک داخران و هەروەها کار بە تیۆری بەرپرسیاتی نیشتیمانی بکرێت وەکەوەی کە زۆر جار باس لە کەم و کوڕیەکان دەکرێت لە ناو حکوومەتدا بەڵام ئاماژە یاخود هەرێک نییە بۆ ئەوەی کە بتوانرێت ئەو کەم و کوڕیانەی کە هەیە چارەسەر بکرێتن و یەک لە خاڵەکان باسەوە دەکات ڕاستاکردنی بارودۆخی هەرێمی کوردستان و باری دەرونی دارایی هاوڵاتیان لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنیدا کە وەک ئاماژەم پێکرد دیار و بەش ڕاگەیاندنەکان هەڵمەتێکی ویان ئەنجامدا بوو کە وەکو بڵێ سەنگەرگرتن بوو لە یەکتردا و ئەو بڵێن ئەو کەمپینە بەردەوام دەبێتن و دیارە لە دوای دەرکردنی ئەو بەیانە بێگومان هەر یەکێک یاخود لەو خاڵانە یا ئەو خاڵانەی کە دیاری کراوە باشە ڕێبوار لایەنەکان دەکەن باشە ڕێبوار لەو کەمپینەدا هیچ باسێکیان لەسەر داخستنی ئۆفیسەکانی ئەنارتی لە هەولێر و دهۆک کراوە ئەو پێشێلکارەی کە بەرامبەر بە ئەنارتی کراوە بەڵێ وەکو ناوهێنان نەبووە تەنها ئەوەیە کە یەکێک لە خاڵەکان باسەوە دەکات پاراستنی ئازادیەکان و مافەکانی مرۆڤ لە ڕێگەی بەرنامەکان یاخود پاراستنی وڵاتپارێژی و یاسا سەروەری وەکەوەی کە لە خاڵەکاندا تەنها وەکو خاڵ باس وەکو ناوهێنان بەڵێ ڕێبوار کاکەین و چێگەهانی ئەنارتی لە هەولێرێت گەلمەدابووی گەلک سپاس بۆ شرۆڤێنتە